لاهور شێخ جەنگی کە وەک ڕێگرێکی سەرەکی لە بەردەم ئەم پلانە تانەکەرانەدا وەستا بووەوە، ئێستا بەجەستەی خۆی و برایەکەی ڕوبەڕووی ئەم ستەمکاریە بۆتەوە. مانگرتنیان لە خواردن هەڵماڵینی ئەو ڕاستیە تاڵەیە کە لە سلێمانیەکدا کە بافڵ و قوبات حکمی بکەن، تەنانەت یاساش ناتوانێت پارێزگاری لە ڕۆڵەکانی شار بکات. لاهور شێخ جەنگی بە ماڵوێستە سەلماندی کە کێشەی ئەو کێشەیەکی کەسی نییە، بەڵکو پاراستنی دوایین پاش ماوەکانی شکۆی یاسا و ڕێگری گرتنە لەوەی سلێمانی ببێتە مڵکی بنەماڵە و هاوڵاتیان تێیدا ژیانیان نەبێت. سیاسەتی کوڕانی تاڵەبانی لە دژی خەڵکی سلێمانی. ئەو سیاسەتەی بافڵ و قوبات پەیڕەوی دەکەن سیاسەتی سووتاندنی هەموو بنەما و بەهاکانە، ئەوان نەک هەر حیزبەکەی باوکیان لە ڕێڕەوە دیموکراسیەوە لاداوە، بەڵکو سلێمانیان بەرەو هەڵدێرێکی مێژووی بردووە. مانگرتنی لاهور شێخ جەنگی سەرەتای قۆناغێکی نوێیە، قۆناغی ڕوبەڕووبوونەوەی هەیمەنەی خێزان و یاسای ژوورە تاریکەکان. مێژوو نیشانی داوە کە هیچ دەسەڵاتێک بە زەبر و زەنگ و خواردنی داهاتی گشتی نەماوەتەوە و بافڵ و قوبادیش ناتوانن بۆ ئەبەد لە پشت دادگا دیلکراوەکانەوە خۆیان بشارنەوە.